ئوستاذجان کاریگەریە نەرێنیەکان لەسەر خودی بەکارهێنەر و یاخود بازرگانیکردن بە مادەی هۆشبەر یاخود ئەوەی کە بەکارهێنەرە بۆ مەبەستی کەسی کاریگەری نەرێنیەکان چیە لە ڕووی یاساییەوە؟ وەڵاهی زۆر ئەوەی ئەمن تێبینیم کردووە بەڕاستی پێشی هەموو شتێک زەربەیەکی گەورە لە خودی خۆی دەدا، دەرونیان، عەقلیان، جەسەدیان. ئەگەر تەماشا بکەین تەسیری گەورەشی لەسەر خودی خێزانەکەی هەیە کە دەڵێم خێزانەکەی مەبەستم بە تایبەت ژن و منداڵەکانی. بۆ نمونە کەسێک مخەدیر بێت واتە ئیدمان بێت بە مادە هۆشبەرەکان بە پێی مادە چل بڕگە یەک لە یاسای باری کەسی ژنەکەی مافی هەیە لێ جیابێتەوە. ئەوە یەک. دوو بە پێی مادەی 57 لە هەمان یاسا کە یاسای باری کەسیە مافی دایانی کردنی منداڵەکانی نامێنێت، ناتوانێت ئەگەر جیاش بێتەوە لە خێزانەکەی منداڵەکانی بباتەوە لای خۆی. بۆ چونکە کەسێک ئەگەر ئیدمان بێ و سەرخۆش بێ بە بەردەوام یاخود زۆربەی کاتەکانی ژیان ڕۆژانە سەرخۆش بێ ناتوانێت ئاگای لە خۆی بێگە کەسێک ناتوانێت ئاگای لە خۆی بێ بێگومان ئەولاتر ناتوانێت ئاگاداری منداڵەکانیشی بێت. هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی شەرعەوە هەم لە ڕووی تەندروستیەوە تەواو تەطبیق دەبێت بەتەکید یعنی پێم وایە بەڵێ ئەو کەسانەی کەوا دەستیان بەم بابەتە نەکردووە ئینشەڵڵا کەس نایەتە پێشێ و گرنگی پێ بدەن و زیاتر هەوڵ بدەن مادەی هۆشبەر بەکاربهێن، بەڵام بزانن سلبیاتی چەندە زۆرە. شەرعان دەستخۆشی لێرەوە لە مامۆستایانی ئاینی دەکەم کە ئەو بابەتە و هەموو بابەتەکانیان بە جوانی ڕوون کردوێتەوە بۆ دنیا و قەبر و قیامەت خراپە. لایەنی یاسایی تەماشا دەکەی سزاکانی قورسن دەڕادە بەدەر قورسە، لەلایەنی ئیجتیماعی تەماشا دەکەی ژن لەدەست دەدەی، منداڵ لەدەست دەدەی، دەگیری ڕەنگە ئیعدام بکری. یعنی فی کل ئەحوال هیچ نقطەیەکی ئیجابی نابیندرێ لەم بەکارهێنانی مادە هۆشبەرەوە.